طبعا بلوي چینە ناو تێکستەکە و تێکستەکە دەست بە لێکدانەوە و تەواوکردنی تێکستەکە پێنەگەر بگونجێ دەبێ باسە لەوە بکەین کە ئەم دیکارت بۆچی دیکارت ئایا لە ئێستا ئێمە دیکارت هیچ کۆمەکێکمان دەکا بۆ ئەم وەزای کە ئێستا ئێمەی تیادا هەین یا ئێمە بە لە بیرکردنەوە دەکەوینە کوێی ئەو شوێنەی کە دیکارت باسی دەکا طبعا سەرەتای بیرکردنەوەی ئەوروپی بە دیکارت دەست پێ دەکا و بیرکردنەوە ئامانجێکی هەیە کە دواتر ئەو ئامانجە گۆڕانی بەسەرادێ دەگۆڕێ بۆ ئامانجێکی تر کە گۆڕا بە ئامانجێکی تر ئەمەی لێ دەکەوتوێتەوە کە ئێستا هەیە و فعلاً شتێک ئەگەر بکرێ ناوی بنێین مۆدێرن دیکارتە و دیکارتەوە وانەی کە دیکارتیانە دواتر بیریان کردوێتەوە و ئەوەی کە ئێستا هەیە پێی دەوترێ مۆدێرن ڕێک پێچەوانەی ئەوەیە کە بە معنای دیکارت ئێمە پێی دەڵێن مۆدێرن کەوەی پێ دەوتێ مۆدێرن پەیڕەویکردنە لە کۆمەڵێ نەریت کە تۆ لە ڕێگەی پەیڕەوکردن لەم نەریتانەوە دەبیتە کاینێکی مۆدێرن نەک هەر تۆ وەک مرۆڤێک تەنانەت زمانەکەت بۆ ئەوەی ببێ بە زمان نەریتێک دانراوە بە پێی ئەو نەریتە پێی دەوترێت زمان ئەگەر ئاوان نەبێ زمانەکە ئەمە نە زمانێکی مۆدێرنە خوای دەکرد کولتورێکی دەوڵەمەندیشیە بوو زمانێکی مۆدێرن بۆ نمونە ئەگەر زمانێک ستاندارد نەکرێ وەکو زمان حسابی لەگەڵ ناکرێت چونکە ستانداردکردنی زمان مەرجی بە مۆدێرن بوونی زمان بۆ نمونە زمانی کوردی زمانێکە ستاندارد ناکرێت بەس کولتورێکی نە کولتورێکی دەوڵەمەندی هەیە چەند کولتورێکی دەوڵەمەندی هەیە کولتوری نووسراوە بەڵام لەبەرەوەی ستاندارد ناکرێ وەکو زمانێک ناناسێنێت هەر لەبەرەوەی ستاندارد ناکرێت لە کاتێکە ئەگەر لە ڕووی زمانەوە سەیریکەی ئەو دۆخەی زمانی کوردی تایە دۆخە هەرە باشەکەی زمانە نەک ئەو دۆخەی کە زمانی عەرەبی تایە کە بەر لە 1000 ساڵ ستاندارد کراوە عەرەبەکان هیچ پێویستیان بە ستانداردکردنی عەرەبی نەبوو ئەمە مۆدێرن ئەوەی کە ناونداوە مۆدێرن و دەکرێ من بە مۆدێرنیزم ناویبەرم ینی ئایدۆلۆژیا ینی مۆدێرن خوازی مۆدێرن خوازی هەموو ئەوەی کە خوازی پێوەیە جۆرێک لە دەسەڵات لە پشتیەوە هەیە جۆرێک لە سەپاندن لە پشت ئەم خوازیەوە هەیە مۆدێرن خوازی داوا لە تۆ دەکا مۆدێرن بی ئەگەر بێت و مۆدێرن نەبی تۆ بەهات نییە لە ناو گیانە گیانی مۆدێرنە داوا لە کولتورەکەت دەکا مۆدێرن بێ داوا لە زمانەکەت دەکا مۆدێرن بێ مەرجیش بۆ مۆدێرن بوون نەریتێکە کە دانراوە ئەمە کێشەکەیە یعنی تۆ مۆدێرن دەبی بەوەی کە نەریتێکەیە پەیڕەوی بکەیت مۆدێرن نابی بەوەی کە نەریتێکەیە دایبێنیت یعنی دیکارت نەریتێک دادێنێت دیکارت داهێنەری نەریتی بیرکردنەوەی ئەوروپیە وەکو چۆن دەتوانین بڵێن ئەرستۆ داهێنەری نەریتی بیرکردنەوەی گریکیە لە ڕێگەی ئۆرگانونەکەیەوە منتیقەکەی ئەمە تیۆریزەکردنی نەریتی بیرکردنەوەی گریکیە دیکارتیش نەریتی بیرکردنەوەی ئەوروپی دادەهێن و لە ڕێگەی ئەم نەریت گۆڕکێیەوە تاوان لە سەردەمی دیکارتە ئەوروپیەکان بە نەریتی گریکی بە مەدرەسی کرا و بیریان دەکردەوە یعنی نەریتێک کە لە ناو زانکۆکان و فێرگەکانیانە وەکو نەریتێکی ڕەسمی چەسپێنراوە هەر کەسێک بۆی ببێ بە عالم دەبێ
ئەو نەریتە وەرگێ بە پێ ئەو نەریتە بیرکاتەوە نابێت لەیلادا. دیکارت دەستکاری ئەم نەریتە دەکات. دیکارت دەڵێ عەقڵ دەتوانێت نەریتی خۆی دابێنێت و لە ڕێگەی ئەوەی کە کردی ئەو نەریتەی داهێنا بۆ بیرکردنەوە. طبعا مۆزۆی لۆجیکی گۆڕی لە لۆجیکەوە بۆ میتۆد. ئێستا ئەوەی ئێمە دیکارت بۆمان باز دەکات میتۆدە، ڕێگایە، لۆجیک نییە. یعنی بە معنایەکی تر لۆجیکی ئەوروپی عیبارەتە لە میتۆد، یان میتۆدی گریکی عیبارەتە لە لۆجیک. بەس ئەمەی کە دیکارتێکە ئەمە حەقی ئەوەی هەیە پێی بڵین میتۆد، بەس ئەوەی ئەرستۆ کردی حەقی ئەوەی هەیە پێی بڵێن لۆجیک. و ئەو ئەمە دەکات کاتێک کە ئەم نەریتەی تازەی بیرکردنەوە دێت ئیتر دنیا دەگۆڕێ. بۆچی؟ چونکە کاتی ئێمە بە نەریتێکی جیاواز بیرمان لە جیهان کردەوە و کاتە جیهان شتانێک لە ناو جیهانە دەبینین کە پێشتر نەمان بینیوە. و کاتێک دیکارت ئەمەی کرد ئەو کاتە بینینی ئەوروپی کەوتە کارکردن بۆ بینینی ئەوەی کە نەبینراوە. و لە ڕێگەی چیەوە؟ لە ڕێگەی هەر نەریتێکی نوێ ئێمە بۆ نمونە لە تەبیعە دەکۆڵینەوە، دەباتە ناو منتقەیەک لە تەبیعە کە نەریتەکەی پێشوو ناتوانێت بمان باتەوێ. بۆ نمونە کاتێک ئێمە لەگەڵ ئەرستۆ دەچین بۆ ئەوەی لە پەیدابوونی گەردوون بکۆڵینەوە، ئەرستۆ بە ڕێگایەکە دەمانباتە شوێنێک ئەو منتقەیی کە دەمانبات لە بیرکردنەوە. تەمان باسی منتقەی مادی ناکەم، باسی منتقەی عەقلی دەکەم. هەمان منتقە نییە کە بۆ نمونە نیوتن دەمانبات یا دیکارت خۆی دەمانبات. لەبەرەوە فیزیکای ئەوروپی فیزیکایەکی جیاوازە لە فیزیکای گریکی. وەزانست لە شوێنەکە پەیوەندی بەم ڕێگایەوە هەیە، بەڵام ڕێگاکان هیچ ڕێگایەکت نییە تۆ بڵێ ڕێگایەکی جیهانی یونیڤەرساڵە. دەکرێت هەموو خەڵکی بە ڕێگاکەی دیکارت بیرکاتەوە، دەکرێت بە ڕێگاکەی ئەرستۆش بیرکاتەوە. بەڵام ئەگەر هەموو خەڵکیش بەو ڕێگایە بیرکاتەوە، ئەو ڕێگایە دیکار ڕێگایەکی ئەوروپیە، یعنی هەویەیەکی تایبەتی هەیە. و ئەو ڕێگایەی ئەرستۆ ڕێگایەکی گریکیە، ئەوە هەویەیەکی تایبەتی هەیە. و دەکرێت ڕێگای تریش هەبێ کە بۆ بیرکردنەوە و نەریتی تر هەبێ بۆ بیرکردنەوە. دەکرێت نەناوی میتۆد بێ، نەناوی لۆجیک بێت. و میتۆد و لۆجیک ناوی نەریتەکانن. لەڕاستە کام نەریتانە؟ ئەو نەریتانەی کە ئێمە بیریان پێ دەکەینەوە. جا ئێمە لێرە باز لە نەریت داهێنان دەکەین. ئەمانە مەزان وەکو چی وایە؟ وەکو ئەو وایە ئێمە بە زمانە قسە دەکەین و کۆمەڵە زمانەیە ئێمە قسەی پێ دەکەین. ئێمە بین زمانێکی تر دابێنین، داهێنانی زمانێکی تریانی داهێنانی کۆمەڵە یاسا و کۆمەڵە داتای تر کە ئێمە بەو داتایانە بەو یاسایانە ئەو داتایانە بەکاردێنین و گوتنی پێدەنین ئارام. بەڵام هەموو ئەوەی کە ئەم میتۆدانە ئاشکرای دەکەن حەقیقەتە، یعنی شتێک هەیە جێگیرە، شتێکی ژەیە گۆڕاوە. ئەوەی گۆڕاوە شێوازە، فۆرمە. ئەوەی نەگۆڕە ینی چۆنیەتی ئەوەی گۆڕاوە. چۆنیەتیەکان دەگۆڕێن، بەس چێتێکە هەمان چێتیە لە چۆنیەتێکی تردا. لەبەرەوە لە چۆنیەتیەوە سێرکەی ئەڵێ حەقیقەت نسبیە، لە چێتیەوە سێرکەی ناتوانین بڵێ نسبیە. ئەمە لێرە کێشەکە دروست دەبێت، کێشەی نسبی و ڕەها لێرەوە دروست دەبێت. وە فعلەن تۆ هەتا دەرک بە حەقیقەتی ڕەها نەکەی، حەقیقەتی ڕەهای شتێک کە دەڵێن ڕەها مەبەستمان شتێکی میتافیزیکی نییە، ینی وابەستە نییە. ڕەها و لەگەڵ وابەستە یەکە، لەگەڵ تەنها نسبیش یەک نییە. وابەستە یانی چی؟ یانی ئەم وابەستە نییە بە شتێکەوە، بەڵام دەکرێت شتانێک وابەستە بن بمەوە. ئەم لەسەر شتێکدا نەمەزراوە، بەڵام دەکرێت شتانێک لەسەر ئەم دامەزرێن.
وەکە شتانێک لەسەر ئەم دادەمەزرێن ئێمە وا تەسەور دەکەین ڕەهانیە بەس ڕەها ئەوە نییە کە شتانێک لەسەریدا نامەزرێت شتانێک پێوەی پێوەزنین ئەوەیە کە ئەم بە شتانێکەوە پەیوەزنیە یعنی فەرقەیە لە بینی ئەوەی تۆ بە شتێکەوە پەیوەزبی شتێک بە تۆوە پەیوەزبێت شتێک لەسەر تۆ دامەزرێ تۆ لەسەر شتێک دامەزرێت بۆ نمونە یاساکانی زمانێکی دیاریکراو یا نەریتێکی کۆمەڵایەتی دیاریکراو هەڵسوکەوتێکی کۆمەڵایەتی دیاریکراو لەسەری دادەمەزرێت کەواتە هەڵسوکەوتەکە وابەستەیە بە چیەوە؟ بە یاساکەوە ئەی یاساکە وابەستەیە بە چیەوە؟ کاتێ یاساکە ئیتیفاقیە تۆ ناتوانانی بڵێ وابەستەیە بە هیچەوە و کاتە و یاسایش فعلەن دەبێتە یاسایەکی ڕەها چووکە شتێکی لەسەر دادەمەزرێت لە کاتێکا خۆی لە ئەساسەوە چییە؟ ئەگەر بچی بۆ دروستکردنی ئەم یاسایە و کاتە تۆ لە بەردەم یاسایەکەی کە ڕەهانیە بۆ معنایی کە جێگیرە هەر ئەو یاسایە هەیە ینی کۆمەڵێ جۆری تر لە یاسای کۆمەڵایەتی هەن کە چی لەسەر دادەمەزرێت ئەو کردەوانی لەسەر دادەمەزرێت گرنگی دیکارت بۆ ئێمە چییە؟ لەوانەیە گرنگی دیکارت بۆ ئێمە یا یادخستنەوەی دیکارت بۆ ئێمە دیکار شتێکمان یاد خاتەوە ئەو شتێک کە یادی ئێمەی دەخاتەوە و ئەو شتێک کە یادی دەخاتەوە چ بۆ ئێمە چ بۆ هەر میلەتێکی تر من پێم وایە بۆ ئێمە لە هەموو میلەتێکی تر گرنگترە سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی ئەوەیە ئێمە کێشە ئەساسیەکەمان لە ڕاستیا کێشەی بوونە یعنی کێشەی کورد کێشەیەکی سیاسی نیە لە ڕاستی کێشەی بوونە یعنی کێشە سیاسیەکە وەکو وایە ئەم کێشەیە بێت ڕەنگی دابێتەوە لە ڕنگدانەوەکەی بۆتە کێشەیەکی سیاسی لەوانایمە کێشەیەکی قوڵ وجودیمان ئێمە هەین و نیشین ینی ئێمە هەین لە عینی کاتیشان نین ئەمە پارادۆکسە وەم پارادۆکسە هەر لە ئەوە نییە کە ئێمە تایە دەژین بەڵکو باحسەکانیش کە لە کوردە کۆڵنەوە هەر دەگەنە و پارادۆکسە کە نابێ بدەن ینی چونکەمە واقعە ئەم پارادۆکسە بەس چی نەجاتمان دەدا لەم پارادۆکس لە ڕاستیان پارادۆکسە لە شوێنێکا دروست دەبێت کە لەو ڕواڵەتانایە کە ئێمە دەیبینین ئەمە لە پشتەوە کاتێ ئەمەی کە هەیە ئێمە لێ دەکەینەوە دەگەینە بنەماکە لە ناو بنەماکە پارادۆکسنی یعنی کاتی ئەمە لە دەرەوە سەیری دەکەین شتی لێک دژ دەبین بۆ نمونە پارادۆکس دەکەوە پارادۆکسە لێک دژە تۆ دەڵێ زمانی کوردی هەر خۆی لێک دژێکی گەورەیە زمانی کوردی کوکام هەورامیەکەی لای ئێمە کە قسەی پێ دەکەین یا سۆرانیەکەی ئێرە یا ئەڵێ ئەمانە لاجەنین بۆچی لاجەنین کولتوریان هەیە ئەمە وەکو بەغدادی و تونسیەوانە نیە جەزایریەوان ئەوانە لاجاتن زار بە زەورامی کولتورێکی دەوڵەمەنی هەیە کولتورە ئەدەبیەکەی بەقەدەر کولتوری عەرەبی دەبێت باشە بە زەورامیەکە وە تێکستی تری هەیە تێکستی دینی هەیە کە ئەمە لای فارسیش نی جۆرەکی تر لە تێکسی بەرەمێنەوە ئەمە پارادۆکسە نا زمانە نا زاریشە ئەمە پارادۆکسە ئێمە ینی شتێکی ئاوانین جێشەکەمان ئەوی پێی دەڵێن پارادۆکسە نەتوانین بڵێ میلیشایە نەدەتوانین بڵێ سوپایە ناتوانین کە دەڵێ سوپایە لە شوێنەکەوە میلیشا دەردەچێت کە دەڵێ میلیشایە لە شوێنەکەوە سوپا دەردەچێت ینی شتێکە لە ژێر دەستا دەردەچێت ناتوانانی حەلی بکەیت وام پارادۆکسان دێک لە بەحسەکان دەرکیان پێ کردو جەریئانە وتویانە ئەمە لە بەردەم پارادۆکسەکەین لێک دژیەکانی پێمان حەل ناکرێت واز دەکەم جەریترینی ئەو بەحسانە عەباسی وەلیە کار خۆی کوردە بەزێکێکە لە بەحسە جیانێکە وا ڤان برۆنسن هەویشە دەرکی بەم لێک دژێ کردووە بەڵام ئەم لێک دژەی ئێمە چ ڕەبتێکی بە دیکارتەوە دیکارت بەرەو ئەوە دەمانبات کە ئێمە بتوانین بگەینە ئەو شوێنە لەو شوێنەوە سەیری خۆمان بکەینەوە کە ئەمەی لە شوێنەکەی ترەوە سەیری دەکەین بەو نەریتە پارادۆکسە بە نەریتەکەی تر پارادۆکسنی یعنی بۆ ئەوەی ئێمە بۆ دەرەوەی ساخکەینەوە کە حاڵەتی کورد ئەمەیە دەبێ ئێمە نەریتێکی بیرکردنەوەی تازەمانی بێت وە کورد ئەگەر
نەگاتە کۆجی تۆی خۆی یعنی من بیر دەکەمەوە ئێمە نین هەتا بیر نەکەینەوە ئێمە هەین بەس نیشین ئەمەی کە هەیە هەتا بیر نەکاتەوە بوونی نابێت ئەو بوونەی کەنێتی لەبەرەوە ڕێگای دیکارتی هەر دیکارتیش خۆی دەڵێ ئەم ڕێگایە کە من پێی دەگەم بە شتەکان ڕێگای تۆ نیە ئەوە تۆش ڕێگای خۆت هەیە یعنی ڕێگاکەی ناکاتە نەریت بۆ ئەوی تر ئەمە فەرقی دیکارت و ئەوانی ترە بەڵام بۆ نمونە علمی ئیجتیماع وەک زانستێک منهەجێک دادێنێ ئەڵێ تۆ بەو منهەجە نەنووسی تۆ ئیشەکەت زانستی بەس دیکارت پێت ناڵێ ئەگەر تۆ بەو ڕێگای من نەڕۆی ئەوەی پێی دەگەی هەڵەیە ئەڵێ تۆ دەکرێت بە ڕێگای خۆت ئەسڵەن بگەیتە کۆمەڵێ ینی بگەیتە ئەو شتانە بەڕوونتر لەوەی کە منیش پێی دەگەم لەبەر ئەوە ئەو لە ئەساسەوە پێی وایە کێشەکە لە ڕێگاکانانی بەڵام کێشەی زانستە مۆدێرنەکان لە میتۆدایە لەو میتۆدەیە کە ئەم باسی جۆرێک لە میتۆد دەکات ئەوان باسی جۆرێکی تر لە میتۆد دەکەن ئەوان باسی میتۆدێک دەکەن کە میتۆدی بیرکردنەوە نییە میتۆدی ئیشکردنە تۆ لە کۆمەڵناسی میتۆدێک دێنی ئیشی پێ دەکەی هەر لە عرفی زانکۆییشا پێی دەڵێن میتۆدی ئیشکردن باشە بەس ئەمەی دیکارت دەڵێ میتۆدی بیرکردنەوەیە بۆ معنایانە کە میتۆدێکی داهێناوە ئێمە بیری پێ بکەینەوە نا ئەو دەڵێ بەم ڕێگایە تۆ ینی بەم ڕێگایی کە من پیاە ڕۆشتوم گەیشتوم بەو شتە ئەگەر تۆ گەیشتی بەوە دەتوانیت بە ڕێگاکەی خۆتە تۆش ڕێگای خۆت بکەیتەوە بۆ ئەوەی بگەیتە شتەکان یانی دەتوانانی نەریتی خۆت دابێنی لەبەر ئەوە لە دیراساتی کوردی بۆ نمونە ئێستا ئێمە بەحسێک پێین لەسەر کورد ئیلانا دەگەینەوە لێک دژە و لێک دژەش بنبەستە یعنی ئەو بنبەستە کە هەیە ئەو لێک دژە ئەگەر ئێمە بەجددی وەریگرین و پێمان حەل نەکری لە ڕاستیا خۆمان دەکوژین چونکە دەمان خاتە ناو دەوامەیەکەوە هەست دەکەین شتەکە وایە واژ نییە هەست دەکەین ئاگر دەبێ بسووتێنە کەچی ئاگرەکەی ئێمە ئاگری شەو گەرمیشی هەیە و بەس ناسووتێنێ هەر شتێکی تر لەمانە یعنی تووشی ئەمە دەبیت تووشی قەهر دەبیت هەست دەکەی ئەمە دەبێ ببێت بەس بۆ نابێت هەست دەکەی بۆ ئەوی تر دەبێت بۆ من نابێت ئەمە کێشەی کورد کاتێ کەسێکی وەکو بێشکچی بەرزی دەکاتەوە کەسێکی وەکو مسکی بەرزی دەکاتەوە وەک کێشەیەک وەک ناحەقێک بەرامبەر کورد لێرەوە لە ڕاستیا کێشەکە بەرزەکاتەوە ئەڵێ ئەوانی تر بۆ دەبێ بۆ ئەوانی تر بۆ ئەمان نابێت یعنی لەوێ وەڕەوایە کە ئەمانیش وەکو ئەوانی تر ئەو ئیمکانیەتیان تایە ببن بەڵام بۆچی ڕێگە نادەن ئەمان ببن و ئەوان ببن و ئەمان نەبن بەتەبان ئەوان غافڵن لەوەی کە کێشەکە لە شوێنێکی ترایە کە بەو میتۆدە تۆ ناتوانێ حەلی بکەیت و لەبەر ئەوە ئێمە پێویستمان فعلەن بەو بیرکردنەوەیە بە فرەدانی هەموو میتۆدەکانە و لێگەڕانە لە عەقڵمان بۆ ئەوەی دەرک بە خۆمان بکات و بۆ ئەوەی میتۆدی خۆی بێنێتە ئاراوە و تعریفی خۆی بکە پێناسەی خۆی بکە بە پێی ئەو میتۆدە بە جۆرێک کە بەرامبەرەکە نەتوانێت ئەو ئەساسە لۆجیکیەی لە میتۆدا هەیە هەڵی وەشێنێت و ئێمە نە خۆمان دەناسین نە دەرەوەش دەمان ناسین شتێکە کەس نازانێت چییە یعنی هەر یەکە بە جۆرە تعریفی دەکات ئەی ئەمە ژیانیەوە ناتعریف ناکرێت بوێری دیکارت لێرایە دەڵێ ئەوەی کە ئەو پارادۆکسێتیایە لێک دژێتیایە خەلەلێکەیە ئەوەنا ممکن نییە لێک دژ بێت یعنی بوونی ئێمە ممکن نییە لێک دژ بێت چونکە ئەوەی لێک دژە لە وجودا لە ڕاستیا بوونی نییە لێک دژ بێت یعنی شتێک ناکرێ بێت و نەبێت ناکرێت ئەی چۆن شتێک هەیەەوە نیەوە کەچی شەشە ینی بەواقعی هەر ڕێک عەباسی وەلی وا دەڵێ ئەمە هەشە بەڵام ناتوانیش بڵێ هەیە نیشە ئەمە ئەڵێ چۆن خۆشی دەڵێ چۆن ئەمە دەبێت ئەمە پرسیارەکەیە ئەمە چۆن دەبێت وەم ئێمە ڕێک دەبێ بە پێچەوانەیە و تەسەورەوە کە دەڵێ ئەگەر ئێمە ئەوروپیەکان نەبن ناتوانین بیر لە هیچ بکەینەوە دەبێت فعلەن ئێمە ئەگەر خۆمان بیر نەکەینەوە ناگەین بە هیچ لاوەسی چونکە ئەو میتۆدانە ئەگەر عەرەبێک بخوێنەوە فارسێک بخوێنەوە
ئەو چاوە ئەوروپیا ئەو میتۆدە ئەوروپیا ئەگەر بتوانێت شتەکان تەسنیف بکە و هەموو شتەکانی تر لە ناو جیهانە ببینێ بەو میتۆدە تۆ ئەو منتیقەیە نابینێ کە پێی دەڵێن کورد و هەموو میتۆدێکیش لەبەرەوەی نەریتەکە محکومە بەوەی کۆمەڵێ منتیقە هەیە نەیبینی بۆ نمونە کاتێ من لەسەر بە پێی میتۆدی ئەرستۆ بیل لە تەبیعە دەکەمەوە هەندێ منتیقی شاراوەی کوێر هەیە کە من بەم میتۆدە هەرگیز ناتوانم بیان بینم کاتێک بە میتۆدە نیوتنیەکە تا سەری تەبیعە دەکەم بە هەمان شێوە کۆمەڵێ منتیقە هەیە کە دەکرێت لە گریکیەکە ڕۆشن بن کەچی لەوێ تاریکە و ناشتوانی تۆ بەمە ئاوا بیرکەیتەوە ناگەیتە ئەوەی کە شتێک لە ئەسڵ لەوێ هەیە وەک کێشەکە لێرەیە ئەو میتۆدە ئەوروپیا ئێستا بەو میتۆدە هەموو قەومەکان تعریف کراونەتەوە فارسێک بەو میتۆدە تعریف کراوە پێی دەڵێن قەومێکە و هەیە و شەرعەتی هەیە کوێتێک بەو میتۆدە تعریف کراوەتەوە کە وەکو دەوڵەتێک هەیە کوێتێک کە چەند بچووکە ئەمریکایەکە بەو تعریفە تعریف کراوە یعنی بەو میتۆدە تعریف کراوە ئەو میتۆدە تعریفی کردووە بەس کێشەکەوەی ئەم میتۆدە کە دێت ئەم منتیقەت دەیەوێت تعریف بکە تووشی لێکجی دەبێت ینی ناتوانێت تعریفەکەی بکات چونکە ناتوانیت تۆ لە تعریفا بڵێ هەژە و نیشە ناکرێت تعریف بڵێ لێکجیت یاد دەبێت ئەی کە مامەڵەشی لەگەڵ دەکەن دەگەنە ئەوەی هەیە و نیشە ینی تۆ کە دەگەیتە ئێرە تۆ دەبێت بەحسەکەت ڕاگری چونکە ممکن نییە ئەوە بوو کە پێشتر وتمان زانست نابێت لێکجیت یابێت ئەی کە لێکجیتیان نییە و ئەمەیە هەل ئەلێرا پرسیارێک دروست دەبێت پرسیارێک دروست دەبێت کە میتۆدەکان لە ڕێگەی ئەو میتۆدانەوە ئەو پرسیارە جواب نادێتەوە ئەمە فەرز دەکات لەسەرت کە تۆ ئەو میتۆدانە لابەی ڕێگە بدەیت بە عەقڵ ئەم جارە ئیشی خۆی بکات یعنی مەوزوعەکەەوە نییە من هەموو ئەو شتێک کە ئەیدەیزانم و بە میتۆدەکان و فڕی دەم و بڵێم ئەمە هیچ نییە باخۆم بیرکەمەوە مەوزوعەکەمە نییە بەعکسەوە تۆ دەبێت کاری ئەو میتۆدانە ببینی کە کار دەکەن بەڵام شتێکگەیە سێر دەکەی دەیکەن بەژێر لێەوە یعنی ئەم میتۆدە بۆ ئەوەی دەسەڵاتی خۆی بێڵێتەوە نایەوێ ئەوەی کە ناتوانی بەهۆی ئەوە بیزانی نایەوێ ئاشکایکە هیچ بەحسێکە لە بەحسەکەیە دەگاتە لێکدژی لە ئەنجامەکە حەز ناکا لێکدژیەکە ئاشکراکە چونکە بەحسەکە هێڵدەوەشێت ینی بەحسەکەی و کاتە بە بەحسێکی ئەکادیمی حساب ناکرێت ئەگەر بەم شێوەیە بڕۆین هیچ بەحسێک لێکۆڵنەوەیە کە لەسەر کورت کراوە ئێمە ناکرێت بە لێکۆڵنەوەیەکی زانستی بزانین بۆچی چونکە لە جاتی ئەوەی لە پارادۆکس و لێکدژەکان دەرمانکە و بمان باتە شوێنێکە شتەکە یەکلاییە پارادۆکسیتیانە لێکدژیتیانە دەمانبا بەرەو لێکدژەکە ینی بە پێچەوانەی ڕێک بەحسی ترەوە ئەوی تر لە لێکدژەوە دەڕوا بۆ هارمۆنی و نەبوونی لێکدژی ئەمیان بە پێچەوانەوە سەرەتا هەز دەبین هەموو شتێک تەواوە کەچی دوایی دەچیتەنەوە بابەتەوە سێر دەکەی دەگەیتە شوێنێک لێکدژیتایە دەگەیتە شوێنێک وەکو وایە ئاگر ئاوەکە نەخوێن دەگەیتە شوێنێک وەکو ئەو وایە توزانم هەر شتێکی تری کە خۆر هەڵ نەیەت ینی دەگەیتە ئەوەی کە فڵان ئاوا نەبێت ینی دەگەیتە شتێکە بە ناچاری دەبێ وابێ کەچی وانی طبعا لە ممکنە لێکدژی دروست نابێت چونکە ممکن ئەگەری ئەوەی هەیە هەبێت و ئەگەری ئەوەی نییە ئەوەی کە ئەگەریە ناکرێت پێی بڵێن لێکدژیتایە چونکە ئەوەی ئەگەریە دەکرێت هەبێت و دەکرێت نەبێت بەڵام طبعا لێ کاتیشان ناکرێت ئەو ینی دوو ئەگەر پێکەوە کە دژ بوون پێکەوە دەرکەون ینی دەرگاکە تۆ دەکرێت کراوە بێت و دەکرێت نەشکرابێتەوە بەس ئەم لێکدژیە لە بوونە ینی شتێکە کە ناکرێت تۆ دەکەوێتە ناو شوێنێکەوە کە بە زەرورەت دەبێ وابێ کەچی بە ناچاری دەبێ وابێ کەچی وانی یعنی تەنانەت جۆری لێکدژیەکەش سەیرە ئەی بۆ ئەوەی هەموو ئەمانە هینکەی لەم وەزانە دەرچی پێویستمان بەوەیە فعلەن ئەوەی کە کراوە ئێمە لە دوای ئەوەی کە تاقی دەکەینەوە و نامانگەیەنێ بە شتێک کەس دەکەین هەیە و بەڵام نایبینی دەبێمانە بخێنە لاوە ڕێگە بە عەقڵ بدەین بیرکاتەوە ئێمە شتانێکەیە ئەوە میتۆدە لەسەری فەرز کردوین کە ئەگەر ئێوە وانە بن ئێوە نین ئێمە دەچین دەمانەوێت ئەم شتانە دروستکەین دروست نابن بۆ نمونە دەڵێن ئەگەر یەک ڕیز نەبن ئێوە نین ئێمەش دەمانهەوێت یەک ڕێزی دروستکەین لە یەک ڕێزی دروست نابێت وەکو تەلاقەکەی بارانبەر کە تەلاقی خواردبوو بێت کورد بخەیتە ناو سندوقی بیپسیەوە ڕیز نابێت ئەی دەبێت لەمە ئەم
تەڵاقە کە قسەیەکی عادیە ئەمە هەستێکە ئەمە لە خۆیەوە ناهاتوە و ئەمە خبرەیەکە لەبارەی ئەوەی کە کورد تەنزیم ناکرێت ڕێک ناکرێت چون یەک ناکرێت باشە و هەر ئەمەیە کە ڤان برۆنسن تاکیدی لەسەر دەکاتەوە دەڵێ کورد بە مۆزایەکی دەمێنێتەوە چون یەک ناکرێت لە کاتێکا نەتەوە داوای چون یەکردن دەکات ئەی باشە بۆ نابێتە پرسیانە بۆچی ئێمە دەبێ هەر چون یەکیکەین بۆ نابێت جۆرێکی تر بیرکەینەوە هەنی لەبەر ئەوەی میتۆ دەکە و ناچاری کردوین وا بیرکەینەوە هەر دەبێ وا بیرکەینەوە ئەی بۆچی وە جۆرێکی تر بیرنەکەین بۆچی جۆرێکی تر ناتوانین بیرکەینەوە چونکە ئەگەر جۆرێکی تر بیرمان کردەوە ئێمە ڕەوایەتی وەرناگرین لەلایەندەوە با ڕەوایەتی وەرنەگرین لەلایەندەوە بەڵام هیچ نەبێ با کێشەکە بۆ خۆمان بکەین با نەبین بە دەوڵەت بەس بزانین بۆ وای خۆ کێشەکە لە ڕووی معرفیەوە دەتوانین کەس نییە ڕێگە لە من بگرێ بیرکەم کەس ناتوانێت ڕێگەم لێ بگرێ لە ناو ئەو شاخانە بۆ خۆم بیردێتەوە یعنی شتانێک گەیە ممکنە ڕێگەم لێ دەگرن دەوڵات ببم بە دەوڵەت دروستکەم شەرعیەتم نییە بەڵام ناتوانن ڕێگەم لێ بگرن من بیرکەمەوە لەوەی کە بڵێن ئەو نەتیجانەی ئێوە لەبارەی کوردەوە پێگەیشتون وانێەوە ئەمە نەتیجەکەیە من ڕێگەمەیە بیرکەمەوە ئەمەیە ڕەوایکە و من کۆرسەکەم ناونا ڕەوایەتی بیرکردنەوە لێرەوەی من ڕەوایە بیرکەمەوە بۆ نمونە لە زمان لە شوێنێکی ترەوە میتۆدێک بۆ ناسینی زمان بێنمە ئاراوە کە ئەوروپیەکان نێنێنەوەدا و من لە سەردەمی کولیا بیرم دەکردەوە باشە ئێمە ناتوانین بیرکەینەوە وەک ئەوروپیەکان نایە دەکرێمە وابێ ئێمە ناتوانین بیرکەینەوە ئەوان دەتوانن بیرکەنەوە ئەوان عەقڵیان هەیە ئێمە نیمانە ئەمە ممکنە ئێرچیە دەمهێنا و دەمبەر سێر دەکەم ممکن نیە من مرۆڤم ئەو مرۆڤە ئەو عەقڵی هەیە من عەقڵم هەیە ئەی باشە بۆ ناتوانم بیرکەمەوە بۆچی ناتوانم تۆر داڕێژم بۆچی ناتوانم ئەوەی ئەو دەتوانێت بیکار ڕۆژهەڵاتی ناتوانێت بیکە بۆ ئێ بیرم دەکردەوە ئەوان تەکنۆلۆژیایان هەیە و تاقیگەیان هەیە و فڵانیان هەیە و ئەمانەیان هەیە ئێ باشە من بۆ لێکۆڵنەوە لە زمان چ پێویستم بە تاقیگەیە چ پێویستم بەو وەسایلانەیە کە بۆ نمونە لە فیزیا پێویستمە لە کۆمەڵناسییا بۆی من کورد بناسم بۆی ئایلەکەم بناسم پەیوەندی ئایلەی و خێزانی بناسم لە ئەنترۆپۆلۆژیا من چ پێویستم بەمە ئەی باشە کە پێویستم نییە بۆ ناتوانم بیرکەمەوە ئەیدێ ئەگەر بیریش نەکەمەوە نیم فعلەن من نیم ینی کۆژیتۆی دیکارتی لە شوێنەکە ڕێک کۆژیتۆیەکە کە دەتوانی لەبارەی کوردەوە بیڵێکانی کورد ئەوەیە کە تا بیر نکاتەوە نابێت بەڕاستی یعنی ئەو بوونە هەیەی وهمیە بوونەکە شەڕێتی نیە لەبەرەوە ئێمە پێویستمان بە بیرکردن پێویستمان بەوەی بیرکەینەوە بەر لە هەموو شتێک دەبێ خۆمان بناسین و ئەو منتقەیە کە ئێمە وەک من ناوچەیەکی کوێری شاراوە چاوی زانست نامان بینێ ناتوانێت من خاتە ناو تاریفەوە دەبێ ئێمە ئەو تاریف بکەین دەبێ بنەمایەک برۆزینەوە بۆ ئەو تاریفکردن و بنەمایەکی بەهێز کە بتوانێت هەموو دەرکەوتە کان کە بە لێک دژجارن بەگەڕانەوە بۆ ئەو بنەمایە لێک دژەکەیان نەنێ لەبەر ئەوە دیکارت بۆ ئێمە پێویستە و دیکار پێویستە یانی چی یانی قسەکانی دیکارتە یانی گەڕانەوەی دیکارتی بۆ عەقڵ بۆ ڕێگایە کە دیکار پێگەڕاوەتەوە ئێمە پێویستمان بە گەڕانەوەیکی وایە پێویستمان شتەکان بخەینە لاوە بیل لەمە بکەینەوە ئەرێ من بۆ وام وەکو کورد تاوان بەر لەوەی ئەم پرسیارە بکەیت دەبێت پرسیارەکە ڕێک شخصی بێتەوە ناو شخصی تۆ وەک خۆت دوایەوە کە ئەمە گەیشتی بەمە کۆجی تۆی ذاتی خۆت لەم کۆجی تۆیەوە کۆجی تۆ ئەم بیرکەرەوەیە کە غایبە ئەوەیە کە بیر دەکاتەوە ئەوەیە کە بیر دەکاتەوە بیرکردنەکەی بوونی بە شوێناگرێت ینی لەبەر ئەوەی بیر دەکاتەوە هەیە لێرە مەبەست لە بوونی فیزیکی نییە بەمانە ئێمە هەین بەس نین فعلەن لێرەوە وەکو وجودێکی فیزیکی ئێمە نەفی ناکرین ینی وەکو کوردیش ئێمە نەفی ناکرین کیمیایمان لێ دەدێ هەموو شتێکمان لێ دەکرێت بەس گیمان ناوێت ینی هەین بەڵام نیشین بۆ ئەوەی ئەمەی کە نییە ببێت حتما پێویستی بە بیرکردنەوە پێویستی بە تعریفکردنە من تعریف دەبێ بۆ تعریفی کورد بکەم بۆ ئەوروپیەک و دەبێت دەستگایەکی کوردۆلۆژی لێرە دامەزرێەوە بەحسەکان بکرێن ئەوروپیەک بێت لێرە ئەو تێگەیشتێن کە دروست دەبێت بۆ کورد ئەو بیباتەوە بۆ ئەوروپا لەوێ لەسەر ئەساسی مەجازە بەڵام بەچی دەکرێت ئەمە بۆەوە دەکرێت کە تۆ فعلەن
دوای ئەوەی کە تێگەیشتی ئەم منهەجی کۆمەڵناسیەکە ئەنترۆپۆلۆژیا هەمانە ئەم زانستانە دوای ئەوە تاقیدکردنەوە پرسیارێکەیە دەمێنێتەوە فراغێک مشکلەیەکەیە دەمێنێتەوە شوێنی ئەو مشکلەیە بکەوی و جورئەت بکەی شوێنی چونکە جورئەتی دەوێت شوێنی يعني وەکو وایە تۆ فعلەن بە ڕێگایەکە بڕۆی کاموو دنیا بە ڕێگایەکی تراتەوە وە سەختیەکە لێرایە من فەرەزەن وەکو باحثێک لەو مەجالە کاتێک بە ڕێگایەکی ترا دەڕۆم و دەگەمە نەتیجەیەک لە ڕاستیە ئەوان باحثەکانی ترکە بەو میتۆدە دەکۆڵنەوە ئەمە وەکو وایە ڕێک من بە ڕێگایەکە ڕۆشتم و ئەوان بە ڕێگایەکی تر يعني ئەمە سەختە تۆ دەبێت قبولی ئەم سەختیە بکەیت دیکارت قبولی ئەم سەختیە دەکات ئەو منهەجانەی کە هەن بۆ ئەو پرسیارانەی کە ئەو هەیە وەڵامی پرسیارەکان بداتەوە نە لە زانکۆ نە لەوەی کە هەیە دایمە پرسیارێک لە لای دەمێنێت منطقەیەکی شاراوە هەر دەمێنێتەوە ئەمە گومانەکەی لا دروست دەکات گومان دروست دەکات لەو منهەجە یعنی من دەبێت گومان دروستکەم لە منهەجە ئەوروپیەکە کە من ناخوێنێتەوە نە گومان لە خۆم بکەم بە تەیرێکی معقول تا ئەو بخوێنێتەوە و ناژمن بەو تێرە معقول ئێمە هەر ویستمان خۆمان بکەن تێرێکی معقول نەبووین نابین بەڕاستی نابین دەبێت تێبگەین کە نابین دەبێت ڕازی بین کە نابین بەو تێرە معقولە هەتا ڕازی نەبی ئەمە زۆر سەختە تۆ ڕازی بیت بەمە کە ڕازی بووی بەمە ئەو کاتە دەتوانیت بیرکەیتەوە یعنی کە ڕازی بووی بەوەی کە نەبیت دەتوانی بیرکەیتەوە تاوەکو ببیت نەبیت بەو دەبەر ڕۆشنایی ئەو میتۆدا ببیت وەک ئەوەی کە ببیت دیکارت لێرەوە زەرورە بیرکردنەوە لێرەوە زەرورە و بیرکردنەوە وەکو وتم بۆ ئێمە لە هەموو میلەتێک زەرورترە و ئێمە تازە چارەسەرمانیە ئێمە هیچ چارێکمان نییە جگەل لەوەی کە عەقڵی خۆمان ڕێگەی بدەین بیرکاتەوە نەترسین لەوە و ترسناکە ئێمە عەقڵی خۆمان بیرکاتەوە ترسناکە ئەمە ترسناکە ئەمە بەقەدەر ئەلانکردنی دەوڵەتی کوردی و ڕیفراندۆم کە بەجارێک یەک دنیا هەمووی دەترسێ بیرکردنەوە لەوە ترسناکترا ترسێکە کتابان کەسیش نازانێ بۆ دەترسێت یعنی کەس نازانێ بۆ ئەمە ترسناکە کەس نازانێ هەر نابێت و ئەی بۆ نابێت نازانی کاتی نییە تاوان دوای 100 ساڵی تریژ ئێمە هەر شت بێ هەر نەفسی شتە ینی نفسی نەتیجەیە ئەمە ڕەبتی بە شوێنێکی ترەوە هەیە و تا تۆ نەگەی بەمە کە ئەمەی 100 ساڵ ئێمە پێوەی سەرقاڵین دەبایە بە شتێکی ترەوە سەرقاڵین و ئەمە ڕێگاکە نییە و ناشوان گەێنێ بە هیچ دەبێت بگەیتەوەی کە ئەمە ناگەینەتە هیچ دەی ئەمە تۆ وەرە بە گروپێکی سیاسی بڵێ کە تاریخێکی لەسەر ماڵ چنیوە پێی بڵێ ئەمەی کە تا ئێستا کردومانە نامانگەێنە بە هیچ چی ڕوو دەدا ئەمە ئەگەر لە ناو سیاستان نەکرێ لە ناو چیا دەکرێت لە ناو بیرکردنەوە دەکرێت بیرکردنەوە ڕاستە لە ڕووی دەرەکیەوە خەتەرناک نییە بەڵام لە ڕووی بیرکردنەوە فعلەن خەتەرناکترە لەوەی کە تۆ نکرێت واوانەی کە بەو ڕێگایە ناڕۆن نازانن خەتەرەکە چەند خەتەرناکە و لە ئێستاوە من دەڵێم بە ئێوە بیرکردنەوە خەتەرناکە بۆ معنایەش ناڵێم کە بڵێم وەکو دەڵێن زۆر بیر مەکەنەوە شێت دەبیشتی وانیەوە غەڵەت بیرکردنەوە ئینسان بەرەوە ئەوە دەبا کە بیخاتنەوە تاریکیانەوە بیر نەکردنەوە لە ڕاستیە ئینسان تووشی ئەو وەزە سایکۆلۆژیانە دەبات ئینسان کاتێک کە بیری کردەوە لەو دۆخە سایکۆلۆژیانە بەعکسەوە دەرباز دەبێت هەرچی تاریکیە خەیاڵمان دروست دەکات و ئێمە بە خەیاڵ دنیا لە لامان هەر لە خۆیەوە ڕەنگین دەبێ و هەر لە خۆیەوە خۆش دەبێ و هەر لە خۆیەوە ناشرین دەبێ و زۆربەی ئیشکردنە لەسەر خەیاڵی ئێمە بیرکردنەوە ئیشی لەسەر ناکرێت یعنی دەرەوە ناتوانێت ئیش لەسەر بیرکردنەوەی تۆ بکات و بیرکردنەوە لە تاکە شتێکی کە فعلەن سەر بەخۆی ئازادە چونکە لەژێر کاریگەری هیچی ترانیە ئەوەی کە لەژێر کاریگەری هیچی ترانیە ئەوە دەتوانێت ئەو شتانە ببینێ و بناسێ وەکەوەی کە هەن و کاتێک بیرکردنەوە تەحول دەکات بۆ خەیاڵ و دەکرێتە ژێر کاریگەری ئەوی دی ئیتر ئەو شتە دەناسێ وەک ئەوەی کە کاری تێدەکات نەک وەک خۆی یعنی ئێمە شتەکان دەبینین وەک ئەوەی کە کارمان تێدەکات نەک وەک ئەوەی کە هەن ئەم بینینە وەک ئەوەی کە کارمان تێدەکەن دیوێکی بێ ئەم شتەیە
يعني اشتكى لخويا ئێمە دەرکی پێ ناکەین بەڕاست لەو شوێنەوە دەرکی پێ دەکەین کە کارمان لێ دەکات دەکرێت بە جۆرێکی تر کار لە حیوانێک بکە ئەو کاتە گەرە حیوانە بیر بکاتەوە فعلا نەتیجەیەکمان بۆ دێتە دەرێکەوە نەتیجەکان جیاوازە هەر لێرەوە ئێمە بیرکردنەوەمان پێویستە و ئێمە لە جەنگا بە ئازان ئاسراوین بەڵام هەست دەکەم پێویستمان بەوەیە لە بیرکردنەوەش ئازابین و فعلا لە بیرکردنەوەش کاتێ سەری تاریخ دەکەی کەسێکی وەکو سۆرەوەردی و جورئەتێکی عەجایبی لە بیرکردنەوە هەیە چونکە دەستکاری چی دەکات دەستکاری نەریتی ئەرستۆیی دەکات و سۆرەوەردی شتێکی هاوشێوەی دیکارت دەکات شتێکی هاوشێوە ناڵێم وەکو دیکارت بە شتێکی هاوشێوە دەکات دەست لە شتێک دەدا و دوایەوە تەبان شەمسەدینی شارە زوریش ئەویش درێژە بەم مەسلەیە و من فعلا کە سۆرەوەردیم دەخوێندەوە هەستم بەو جورئەتە دەکرد کە تایە تەنانەت مستەڵەح ئاڕستیەکان بەکار نایەنەوە پێوە لەبەرەوە هەست دەکەم ئێمە جورئەتمان لە بیرکردنەوە هەیە بابا ناوزێکە لە لادەکەی منە بووە کۆمەڵە تەسەووری عەجایب دەڵێ ئەمە جۆرێکە لە جورئەت لە بیرکردنەوە بەڕاست یعنی ئەوەی کە حەلاج دێڵێ لە چاوەی بابا ناوزی سەرگەتی وتوێتی هەریژ أنا الحق نية أو لا أنا الحق تظهر يوم الله والتكستي هي تكستي معه أما جورك لا جرأة لا بيركنا بلام استا بيستم بجرأة بو بيركنا وبو شتى كيتر بو كيشكاني بوني أمل لا استا واو كيش تاريخية شارع نسازي كيستا وأما بيستم بنا أما لدواي رابرينو بردوام دمانوي بەو خۆمان وا لێ بکەینە و تاریفانەی دەرەوە قبولمانکەن بەردەوام دەرەوە دێنین بۆ ئەوەی بڵین وەرە بمان بین چاوەی لە دەرەوە هەیە ئێمە ڕووناکی دەکەینەوە شوێنی بۆ دەکەین بینای بۆ بەرز دەکەینەوە بۆ ئەوی ببینین بەس نابین ئاوا کە بیر دەکەیتەوە لێرەوە بیرکەیتەوە دەکەی مەسعودی ڕاستی وتووە ئێمە جنۆکەی نابینین فعلا نابینین ئێمە نابینن ئەو چاوان قدرەتی ئەو ناتوانێت ڕووناکی بخاتە ئەو تاریکیە ناتوانێت ڕۆشن لەبەرەوە بیرکردنەوە زەرورە ئێمە پێویستمان بە ڕووناکیەکی ترە پێویستمان بەو ڕووناکیە دیکارتیەیە کە لە ناو ڕۆحی ئینسانە هەیە و توانای ڕۆشنکردنەوەی ئەو ناوچەیە و ئەو ڕووناکیە تەبیعیە کە دیکارت باسی دەکا و خۆی بۆی دەگەڕێتەوە لە ناو خۆمانایە و ئێمە دەبێ ئەم ڕووناکیە کۆمەکمان کا بۆ ڕۆشن بوونەوەی ئەو شوێن ئەو کاتە کە ئەم میتۆدە هەبوو ئەو کاتە ئەوروپیەک دەتوانێت بێت بەم میتۆدە ئەمە بکاتە چاوی عینەکەی کەی ئێرە ئەو کاتە دەتوانێت ببینێەوە چیە بەس کاتێ من دەچم عینەکەکەی ئەو دەکەمە چاوم بۆ ئەوی شتەکە ببینم نایبینم ئەمە جۆرە لە لێک دژی هەر لە لایەن دەچێت لە ئەو تیۆرەی کوانتەم لە ئەلکترۆن دەچێت ئەو ئەلکترۆنیکە دەتەوێت جێگەکەی دیاریکەی جوڵەکەی ون دەبێت دەتەوێت جوڵەکەی دیاریکە یانی شتێکی لەو بابەتەیە و ئێمە پێویستمان بەوەیە کە ڕێگە بە عەقڵمان بدەین و ڕێگە بەو ڕووناکیە تەبیعیە بدەین کە ئەو پێی وایە لە ڕێگەی ئەوە ئێمە دەتوانین نەریتەکان بدۆزینەوە دەتوانین لەسەر بنەمایەکی پتە و زانست دامەزرێنین ڕێگەی پێ بدەین کاری خۆی بکە لە کاتێکا بەڕاستی ئەم کارکردنە ئەوەندەی من بزانم زۆر قەدەغەیەکی زۆر بەهێزی لەسەرە بەس قەدەغەکردنێکی نادیار و ناوایانە لەبەرەوە دیکارت پێم وایە ئەلێرەوە پێویستە و ئەمە تەنها ئەوەندە بوو تا بزانین دیکارت لە کێوە گرنگە لە وانەکانی ترە ئەوەی کە هەیە دەکەوینە سەر تێکستەکە و لە ڕێگەی تێکستەکەەوە ئێمە دەست لەگەڵ دیکارتا گەشتەکە دەکەین ئەتا دەگەینە ئەو شوێنەی کە دیکارت بۆ یەکەم جار عەقڵی دیکارت ڕووناکی دەخاتە سەر بۆ یەکەم جار لە ناو تاریخی ئینسانیەتە مرۆڤایەتیە دەگات بە خاڵێک کە کەس بیری لێ نەکردوێتەوە و مادام ئەمە گەیاندوێتی بەو خاڵە کەواتە ڕێڕەوێکی تازە هەیە چونکە ڕێڕەوی تازە دەمانبا بۆ ناوچانەی کە ڕووناک نەکراونەکە